بینەرانی هەژە سەبارەت بە داخستنی پەخشی کەناڵی نەورۆز تیڤی ئێستاش دەچینەوە نەورۆز تیڤی و یەک لە ڕۆژنامەوانانی بەناوی ئاریا بازمونە وەردەگرین. بەڕێز ئاریا، ئەم کاتت باش؟ ئەم کاتت باش و سڵامەیە بۆ بینەرانتان. دوایین زانیاری دەربارەی پەخشی کەناڵەکەتان چییە بەڕێز ئاریا؟ بەڵە دیارە هەروە کە دەزانن وەشانی ئێمە لەسەر هاتبەرد ڕاوەستاکە بە بڕیاری یوتڵسات بوو لەسەر ئەساسی ئەو پەیوەندیانە کە هەیە لەگەڵ تورکیا، ینی بە فەرمیکە لە نامەکەدا هاتووەوە بڵاویش کرایەوە بە خواستی تورکیا بوو کە ئەو کاناڵە وەشانی لەسەر هاتبەر ڕاوەستا، بەڵام لە نایسات بەردەوامە وەشانی دیارە هەندێک کێشەی تکنیکیمان هەیە لەسەر نایسات کە هەوڵ دەدەن بە زووترین کات چارەسەریکەین. هەروەها لە پەیجۆری ئەو بڕیارە نایاساییان کە یوتڵسادایەتی سەبارەت بە ڕاوەستاندنی وەشانی نۆرۆستێ لەسەر هاتبەرد لەبەرەوەی کە هیچ بەڵگەیەکی وانە کە بەپێی ئەو مادانەکە و ئەوان باسییان کردووە و تەنیا لەسەر بڕیارێکی سیاسی بوو کە زۆرتر لە هەموو بەنامەکان و لە خەبەرەکاندا هەواڵەکاندا لەسەر ئەو بابەتە باسکراوە. بەڵێ بەڕێز ئاریا، لە ڕووی یاسایی و نێودەوڵەتیەوە دەتانەوێت چی بکەن؟ ئەوەی کە دیارە لێرە پرۆسەی یاسایی بۆ خۆی لە بواری قانونیدا وەکیڵ هەیە و ئەو کارانە پێگیریەکە لەو بوارەدا، چون لە نامەکەدا کە باسی لێکراوە تەنیا ئشارە بەو مادانە کراوە کە هەندێک لەو مادانە پاشل کرابن، بەڵام لە ڕاستیدا ئەوەیش کە دیسان لە ئەو بەڵگەدا دیارە مەسەلە تەنیا خواستی تورکیا، هەروە کە دەزانین لە ناوخۆی تورکێشدا زەخت و فشارێک یەکجار زۆر لەسەر مێدیاکارانی ئازاد بە تایبەت مێدیا کوردیەکان هەیە، چەندین کەناڵیان تا ئێستا داخستووە و هەروەها هەری دوایی کە مەدنیچە بووە دواتر نەورۆز تێوێ. ئەین لەسەر ئەساسی یاسایی و ئەو یاسایە کە هەیە لەو بوارەدا لە بواری مێدیاییدا کارکردن لە ئەوروپادا ئێمە پێداگرین لەسەر ئەوەی کە ئەو بڕیارە نایاساییە و وەشانی خۆشمان هەر بەردەوامەکەین. دیارە ئێستا لەسەر هاتبن نەماوە، بەڵام بە هەموو شتێک هەوڵ دەدەین کە بە شێوەیەک وەڵامی ئەو هێرشانە بکەینەوە کە کراوەتە سەر مێدیای ئازاد و وەڵامەکەش ئەوەیە کە بەڕێز ئاریا وەڵام دەدەنەوە باشە چی دەکەن بۆ ئەوەی پەیامتان بگاتە بینەرانتان لە ئەوروپا؟ دیارە زۆر لە بینەرانی نەورۆز تێوێ بە نامە نیگەرانی خۆیان دەربڕیەوە بە تایبەت بە ئیمەیل و لە ڕێ بڵێن ماڵپەڕە کۆمەڵایەتەکانەوە، بەڵام تەنیا وەک پەیام ئێمە بەڵێن دەدەین بە بینەرانی نەورۆز تێوێ و هەموو مێدیای ئازادەکان کە بە شێوەیەکی چڕوپرتر خەباتی مێدیایی خۆمان پەرە پێ دەدەین، زۆرتر بەرفراوانتری دەکەینەوە. ڕەنگە ئێستا نەتوان لەسەر هاتبێت، بەڵام لەسەر سەتەلایتی تر هەیە و دواتر دەتوانین بە شێوەیەکی گونجاوتر دیسان بچینەوە ماڵی ئەو کەسانەی کە خۆیان بە خاوەنی نەورۆستەوە دەزانن وەک تەلەڤیزیۆنێکی گەل، و ئەوەی کە بینەرانیش ینی لە چاوەڕوانی دیارە ئەبن تا ئەو کێشەی تەکنیکی ئێمە چارەسەر بکرێت و دەتوانین وەشانی خۆمان بە شێوەیەکی نۆرماڵ و ئاسایی بەردەوام بکەین. بەڕێز ئاریا، ناوەندەکانی ڕاگەیاندنی نێودەوڵەتی چیان لەو بارەیەوە وتووە؟ ئایا هیچ کاردانەوەیان نەبووە تاوەکو ئێستا؟ دیار وەک ڕاستی بێت ئەو مێدیا کوردیەکان کە هێرش کراوەتە سەریان تا ڕادەیەک بێدەنگی بەتابەت هەم لە ناوخۆی کوردستاندا کە ئەوە جێگەی پرسیارەکە بۆ مێدیا کوردیەکانی تر تا ئێستا بێدەنگن سەبارەت بەو هێرشانە و لە ئاستی دەرەوەیش هەروەکە دەزانین دیسان سیاسەتی مێدیاکانی دەرەوەی بڵێن کوردستان لەسەر ئەساسی سیاسەتی دەوڵەتەکانە کە هەیە بەداخەوە کاردانەوەیەکی
زۆری نەبووە تەنیا چەند ڕپۆرتاژێک دروست کراوە لە هەندێک لە مدیاکاندا ئەویش بە شێوەیەکی زۆر بڵێم زۆر ڕەنگی نەبووە زۆر دەنگی نەداوەتەوە تەنیا ڕپۆرتاژێکی کۆت لەسەرەوەی کە نەورۆز تێوێ بە بڕیاری یوتڵساد داخراوە و هەروەها لە چەند مدیای سوێدیدا بەڵام بەگشتی هەم لە بەرامبەر بڵێن خەباتی گەلی کورد بە هەموو شێوەیەک بێدەنگی هەیە ئەو خەباتێکە لە بەرامبەر زوڵم و زۆری بەتابەت لە باکووری کوردستان لە تورکیا و هەروەها لە بەشەکانی تری کوردستان هەیە کە بەداخەوە ئەمەیش جێگەی نیگەرانیە. بەڵێ بەڕێز ڕۆژنامەوان ئاریا بەزمونە زۆر سپاس بۆ زانیاریەکانت کاتێکی باش بۆ بەڕێستان.